لە 2013 حکومەت پرۆژە یاسای بودجەی ئاراستەی پەرلەمانی کوردستان نەکردووە و پاساوەکەشی ئەوە بووە عێراق بودجەی نەناردووە بۆ هەرێم لە کاتێکدا هەرێم بەبێ عێراقیش پێویستە حیساباتی ساڵانە و داهات و خەرجیەکانی لە پرۆژە یاسایەکدا ئاراستەی پەرلەمانی کوردستان بکات. پەرلەمانتارێک دەڵێت نەبوونی پرۆژە یاسای بودجە بەهۆی گەندەڵی و شاردنەوەی داهاتەکانەوەیە عێراق کراوە بە بەهانە. بەداخەوە لە هەرێمی کوردستانە کاتێ یاسای بودجەت نییە هەر لە سەرەتاوە تۆچیتە ناو قۆناغێکەوە کە قفڵ لەسەر بابەتی شەفافیەتە دەی واتە ئەم حکومەتانە یەک لە دوای یەک لە ماوەی 8 ساڵی ڕابردووە نەیانتوانیوە سەرەتایی ترین ئەرکەکانی شەفافیەت جێبەجێ بکەن بۆیە بەڵە بەدڵنیایەوە لە پشت ئەم ناشەفافیەتەوە گەندەڵیەکی گەورە هەیە بەپێی بەدواداچوونی من دوو هۆکاری سەرەکی هەیە یەک داتاکانی نەوت نادرێنە وەزارەتی دارایی نادرێنە ئەنجومەنی وەزیران نادرێنە پەرلەمان دوو داتاکانی پێوەست بە گومرگ کە هەردوو حیزبی دەسەڵات بە ڕێگەی جیاجیا دەستیان بەسەراگرتوون. شارەزایەکی ئابووری دەڵێت ئەگەر وڵات بودجەی نەبێت هەموو سێکتەر و دام و دەستگاکان کێشەیان تێدەکەوێت وەکو ئێستای هەرێم بوونی بودجە بۆ بوشانەوەی وڵات و کەرتی خزمەتگوزاری و جوڵەی بازار پێویستە. بێگومان پاساوەکە گونجاو نییە لەبەرەوەی کە تۆ سێرکی عێراق لە خراپترین حاڵەتەکانی خۆیان ساڵانە بودجەی هەبوو تانان لەو کاتەشە کە داعش نزیک بوو لەوەی بەغدای پایتەخت داگیرکە ئەو ساڵانە حکوومەتی فیدراڵی عێراقی ساڵێکی بەبێ کە بەبێت ناردنی پرۆژە یاسای بجووە پەرلەمانی عێراق بەڕێن نەکردووە بۆ هەرێمی کوردستانیش لەم نێوەندا بێگومان ئەمە من وەک خۆم بە بیانوویەکی ئەبینم بۆ ئەوەی کە ناشەفافی پەرە پێ بدرێت لە ڕاستیە ئەو مەرامە تایبەتانەی کە هەن لەو ژێر ئەو ناونیشانە جێگەی برێتەوە ئەگەرنا ئەو هیچ بیانوویەکی تاواتی نییە کە تۆ نەزانی کە بەتایبەتی ساڵی ڕابردوو واضح بوو کە حکوومەتی عێراق ئەگەر پارەش بنێرە 200 ملیارە نێرێ واتە ژمارەکە واضح بوو داهاتی ناوخۆ و هەموو ئەوانی تر خۆ تۆ پرۆژە یاسای بودجە بریتی نییە لە ژمارەی حەقیقی بریتە لە ژمارەی تەخمین کراوە لە ڕاستی ئەم ژمارە تەخمین کراوە بێگومان لای وەزارەتی دارایی و لای وەزارەتەکان بەرچاویان ڕوونە بەڵام من پێم وایە بابەتەکە سیاسیە زیاتر نەک هۆکاری هونەری و دارایی بێ. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێی وایە نەبوونی پرۆژە یاسای بودجە سیاسیە هیچ پاساوێک نییە بۆ نەبوونی پرۆژەکە لە کاتێکدا دەیان پرۆژەی خزمەتگوزاری پەکیان کەوتووە لە ئەگەری بوونی شەفافیەت لە داهات و خەرجیەکان و تەرخانکردنی بودجەی پەرەپێدان دەتوانرا دەستی ئاوەدانی زیاتر بکرێت. ئەو وەزارەتانەی کە خەرجی و داهاتیان هەیە بە شێوەیەکی زۆر شپرس ڕوئەیات و هەر یەکە و بە پێی ئیجتیهاداتی کە خۆی کە ئەوان ئیجتیهاداتێکی غیرە ئابووریان هەیە وەزارەتێکی گەورە دروست ئەبێ و ئەبێتە ئەوەی کە فەقر زۆر بێت و هەروەها گەشەی ئابووری کەم بێتەوە هەروەها ڕێژەی مثلەن بێکاری زیاد بکە ئەمانە ئەم کارەسەتان هەمووی ڕوئەیە و بەداخەوە کە 6 ساڵیشە نییە. بەهۆی نەبوونی یاسای بودجەوە پەرلەمانیش بۆی ڕوون نییە داهات و خەرجیەکانی هەرێم چەندە و چۆنە سەرڕای فشاری ڕێکخراوەکان و بەشێک لە پەرلەمانتاران بەڵام حکومەت ناچێتە ژێرباری فشارەکانەوە بەوەش بارگرانی و بێکاری و هەڵاوسانێکی گەورە لە بازاردا دروست بوو جوڵەی بازار بە تەواوی سز بووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.